يا بچووکانی دەنگەک برند مگوت زێ ببم نۆژدار لێ خەونا من نەهاز دەبۆ بجیدا ببینم کار یانم 24 یانم فۆر و یانم سکار شکێفام کرد قاڕوارم فیشەکە ئەومێ خوار تێبیرامت وابوت مامۆستا بە حیات بوو با تۆپ لێن هات و تۆ بیتە هەبێ کەناڵێک لەسەر یوتیوب کە کوێنە دیکشێنێ سەر سناب جوان کە سەر فۆتۆشۆپ فۆرتێمە بوونە کیوت میناکێ بۆ بوو سپۆنج بۆب نها ئەودانە فێمکردن بووک نەڕازیەش خەسو نەڕازیەش بووکێ و هەردوو بەردان هەفتوو یا باشە لە بەک خۆی بدێژی بیر ناکێ و یانە باش نەباشە چقا باش پێوتی تشکی کێمی نەکێ زارۆکێن هاکێ بوونە پفکێتن زانێ ژوارە چ بکێ تێبیرا من بەرێ زارۆک مابوون بخون ئاگرێ تفکێ هەر ساڵ دەرباز دەبێ جڤاک خراپتر دەبێ نەما براژەف حەز دکن نەما کەس خێرش کەسیر دوخوازی تەرەلەلی تەرەلەلی جڤاکی بۆیە تەرەلەلی کەلوەسان کۆفی پاشتی ئەمەی هەیگێدی تەرەلەلی تەرەلەلی جڤاکی بۆیە تەرەلەلی کەلوەسان کۆفی پاشتی ئەمەی هەیگێدی نەکها ئۆرۆپا ژلۆ مارابوو دەف ئاوێتوە لێگۆگە هابانەوەی ژوارە لمێش کردبە بە قوربان ئێستا زۆر دڵخۆشم لە کوردستان کاوی دەینە دەرێسی نۆروێ چقال وە بکێ رەخنە تێبیرا من چەندی من ڕۆژێن داوی لە قامش لۆ ئەزوو دۆستەکی مەچێکە ڕاپەک سەرفارس و قاسم لۆ پێشان دلڤردژی رێجیم لڤردژی کەسێ دژی رێجیم لێڤر هەوا لێ رێجیم لڤرژی هەردیژی رێجیم منم ئازانی بکێرە بن کێر بمەشن کێر ببن دۆست هەیە هەوا لێ مژمر بوو دژ من سەرکێشا و لۆت خۆست ئەم پەڤرە بازدان لەجیکی دیم دیسە بوونە دۆستی دیسە گەها هەنکا چوو ئەوڕۆپا خاتر نەخۆست بەرێش سەرێ تاخێ حیا داوی هەموو مالێک بوون جیران ji بۆ جیران بخۆشی نەخۆشی دەستەک بوون لێ پشتی چاوە بوو هەریەک بە پارتی گێرە بوو هەبوو نەبوو ئەف چیرۆکایەکی ژ قامشلۆ بوو تەرەلەلی تەرەلەلی جڤاکی بۆیە تەرەلەلی کەلوەسان کۆفی پاشتی ئەمەی هەیگێدی جڤاکی بۆیە تەرەلەلی کەلوەسان کۆفی پاشتی ئەمەی هەیگێدی تەرەلەلی تەرەلەلی